بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو قوتابیانی خۆشەویست بەندی سێەم ئاوەگیراوەکان چەمکی هایدرۆژینە ڕەنووس لە دەرسەکانی پێشتر دەمانگۆ ئەگەر ترشەکی بەهێز یان تفتەکی بەهێزمان هەبی دەتوانین خستی ئایۆنی هایدرۆنیۆم هەروە ئایۆنی هایدرۆکسید دیاری بکەین کە ئایۆنی هایدرۆنیومیان هایدرۆکسیدمان دیاری دەکرد دوای دەمانگۆڕی دەماکردە pH لەگەر pOH دەمانگۆ pH دەکاتە سالب لۆگارتمی HTO موزە pOH دەکاتە سالب لۆگارتمی OH سالب. ئێستا ئەگەر لە پرسیار pHمان هەبی دیان pOH ئایا کوو خستی ئایۆنی هایدرۆنیۆم لەگەر ئایۆنی هایدرۆکسید دیاری دەکەین ئاو دوو یاسایەمان هەیە دۆزینەوەی HTO موزەب OH سالب لە pH یان لە pOH دەرێن HTO موزەب دەکاتە دەتوان سالب pH کەواتە ئەگەر لە پرسیار pHمان هەبوو ئەلێرەی دانین لە جێ ئەو pHەی دەبیتە خستی ئایۆنی هایدرۆنیۆم ئەگەر pOHمان هەبوو لێرەی دانین دەبیتە خستی ئایۆنی هایدرۆکسید ئایۆنی هایدرۆکسید خستی OH سالب دەکاتە سێ دەکاتە دەتوان سالب pOH کەواتە ژمارە یاسایەکان زیاد بۆ لەو بەندە دەبی یاسایەکان لەبەرکەی هەروەها پرسیاری لەسەر حەل بکەیت یەکەم یاسا وەکو بەبیرهێنانەوە هەماموو دەمانگۆ HTO موزەب جاران OH سالب دەکات دەتوان سالب 14 یاسای دووەم دەمانگۆ HTO موزەب دەکات خستی ترش جاران ژمارە H ترشەکە یاسای سێم دەمانگۆ OH دەکات خستی تفت جاران ژمارەی OH تفتەکە یاسای چوارەم دەمانگۆ pH سالب لۆگارتمی HTO موزەب پێنجەم pOH سالب لۆگارتمی OH سالب شەشەم pH کۆ pOH دەکاتە چەند دەکاتە 14 ئەوە دوو یاسای تریشمان هەیە کەواتە بووە 7 یاسا ئەو یاسانە دەبی لەبەرکەی هەروە پرسیاری پێ حەل بکەیت بۆتمان ئەو دوو یاسایە ئەگەر pH یان pOHمان هەبوو دەتوانین خستی ئایۆنی هایدرۆنیۆم یان ئایۆنی هایدرۆکسید دیاری بکەین ئەو پرسیارەمانەیە دەرێ pH سەیە ئایا خستی ئایۆنی هایدرۆنیۆم چەندە پرسیاری پێداچوونەوەی بەندەکەیە لە بەندەکەی ئەو شێوە پرسیارانەی تێدا دەکرێت لۆش بە شێوەی چ بێتەوە بە شێوەی هەڵبژاردن بێتەوە pHی دایتەمە دەرێ pHەکە سەیە ئایا خستی ئایۆنی هایدرۆنیۆم چەندە ئایا خستی ئایۆنی هایدرۆنیۆم چەندە pH سێ دەمانگۆ گە pH دە حەفت کەمتر بوو یعنی گیراوەکەی هیتمان چیە گیراوەکە ترشە دەرێن هایدرۆنیۆم دەکاتە چ خستی ئایۆنی هایدرۆنیۆم دەکاتە دەتوان سالب pH خستی ئایۆنی هایدرۆنیۆم دەکاتە دەتوان سالب pH ئەو یاسانوێی خۆمان کە تازە ئەخیندیتمان و یەکسانی شەبەچە دەتوان سالب pHەکە لە جێی دانێ چەندە سێ مۆلاری کەواتە مامۆستا خستی ئایۆنی هایدرۆنیۆم یەکسانە بە دەتوان سالب سێ مۆلاری یان برین 0.00 مۆلاری غەڵەت نەکەی خستی بە سالب دەرنایە ئەوە یعنی 0.00 مۆلاری ئەو جاگەر پرسیارەکە داوا بکە دەتوانی بیکەی OH سالبیش دەتوانی بیکەی pOH کەواتە ئەو پرسیارە HTO موزەبی دەویستەوە HTO موزەبمان دۆزیەوە پرسیاری پاشەوی دەرێ ئەگەر پرسیاری وزاریە pOH 5 بێ ئەوزارە pOHی دایتەما ئایا خستی ئایۆنی هایدرۆنیۆم چەندە ئامزانە و پرسیارە pOHی دایتەمە دەرێ pOH دەکاتە 5 ئایا خستی ئایۆنی هایدرۆنیۆم چەندە pOH 5 واتە ئەو گیراوەی هەیتمان گیراوەیەکی چییە گیراوەیەکی تفتە چونکە گەبیکە pHەکە دەکاتە چ دەکاتە نۆ دەرێ ئایا خستی ئایۆنی هایدرۆنیۆم چەندە واتە H3O موزەب چەندە H3O موزەب چەندە خستیەکەی بدۆزەوە دەتوانی بێ ئەو pOH دەتوانی بێ ئەو pOH بیکێ OH سالب بیکێ OH سالب دوای بیگۆڕ بیکێ خستی HTO موزەب ڕێگەی یەکەم یان دەتوانی ئەو pOH بێ بیکێچە بیکێ pH ئەو جە دوای بیکێچە بیکێ خستی ئایۆنی هایدرۆنیۆم کەواتە دەتوانی ئەو پرسیارە بە دوو ڕێگە حەلکە یان ڕێگەی یەکەم یان ڕێگەی دووەم بە کەیفی خۆت با یاسای OHش ببین ئەم بە ڕێگەی یەکەم دەیکەم دەرێن OH سالب دەکاتە چ دەکاتە دەتوان سالب pOH یاسای یەکەممان دیت پرسیاری پێشەوەم پێ حەل کرد HTO موزەب دەتوان سالب pH با ئەو یاساش ببین OH سالب دەتوان سالب pOH کەواتە ئەو pOH هەیتم دەیکەمە OH سالب دەرێم دەکاتە دەتوان سالب 5 مۆلاری ئەوە چم دۆزیەوە خستی ئایۆنی هایدرۆکسیدم دۆزیەوە لە جێ pOHەکەی ژمارەکەم دانا ژمارەکە 5 کەواتە دەکاتە دەتوان سالب 5 مۆلاری ئەوە خستی OH سالبمان دیاری کرد OH سالبەکە دەگۆڕم دەیکەمە ئایۆنی هایدرۆنیۆم بەو یاسایی کە لە سەرەتا هەمان بوو دەمانگۆ H3O موزەب جاران OH سالب دەکاتە یەک جاران دەتوان سالب 14 یەک جاران دەتوان سالب 14
وتمان یەک جاران دەتوان سالب چواردە ئەوە KW واتە جێگیرە لە 25 پلەی سیریزی ئەو بڕەکەیتی. ئێشتی ئۆ موجەبی دەوێت هایدرۆنیۆم دەرین کەواتە هایدرۆنیۆم یەکسانە بە چ؟ خستی ئایۆنی هایدرۆنیۆم دەکاتە دابەش ئەوەی لەگەریتێ لە بنەوە دەنووسین OH سالبەکە یەک جاران دەتوان سالب چواردەش لە سەرێ دەینووسی. ژمارەکان لە جێی دادەنین یەک جاران دەتوان سالب چواردە OH سالبمان دیاری کرد دەتوان سالب پێنجە دەتوان سالب پێنج کەواتە خستی ئایۆنی هایدرۆنیۆم کەواتە خستی ئایۆنی هایدرۆنیۆم دەکاتە چ؟ یەک جاران دەتوان سالب 9 مۆلاری. ئەو خستی ئایۆنی هایدرۆنیۆممان دۆزیەوە. وەڵامی ڕاست دەبیتە چ؟ وەڵامی ڕاست دەبیتە لە قیسی دەتوان سالب 9 یان یەک جاران دەتوان سالب 9 مۆلاری. ئەوەش بەنسبەت ئەو پرسیارە POHمان هەبوو دەیگۆ خستی ئێشتی ئۆ موجەب چەندە؟ POH ڕاستەخۆ نابیتە ئێشتی ئۆ موجەب گوتمان دەیگۆڕین دەیکەینە OH سالب دوای دەیکەینە ئێشتی ئۆ موجەب یان دەتوانی بیکەیە PH ئەو ڕێگە بەکاربینی بۆ نمونە PH کۆ POH دەکاتە چواردە کەواتە PH دەکاتە چواردە کەم 5 دەکاتە 9 ئەوجە ئێشتی ئۆ موجەب دەکاتە دەتوان سالب PH بە کەیفی خۆت هەر ڕێگەکە بەکاربینی تەواو. پرسیارەکەی بنەوە ئەو جارە PHی دایتەمە دەرێ OH چەندە؟ سەرێ POH بوو دەیگۆ ئێشتی ئۆ موجەب چەندە؟ ئەو پرسیارە PHە دەرێ OH چەندە؟ هەردوو پرسیار گرنگە ئەو شێوە پرسیارانە دەکرێت لە ئیمتیحانی وزاری لۆت بێتەوە. دەرێ PH دەکاتە 11 ئایا خەسی OH سالب چەندە؟ PHمان هەیە دەکاتە 11 PH لەبەرەوەی 11 یعنی ئەو گیراوەی دواتە گیراوەیەکی چییە؟ گیراوەیەکی تفتە. PH لە 7 زیاترە یعنی ئەو گیراوەی هەیتمان گیراوەیەکی چییە؟ گیراوەیەکی تفتە. ئایا خستی OH سالب چەندە؟ گوتمان ئەو PH هەیتمان دەتوانی بیگۆڕی بیکێتە ئێشتری ئۆ موجەب ئێشتری ئۆ موجەب ئەوجە ئێشتی ئۆ موجەب بگۆڕی بیکێ OH سالب ئەوە ڕێگەی یەکەم یان دەتوانی ئەو PH هەیتت بیگۆڕی ڕێگەی دووەم بیکێتە بیکێ POH دوای POHەکە بگۆڕی بیکێتە بکێ OH سالب بە کەیف خۆت هەر ڕێگەک بەکاربینی تەواوە. حەز دەکەی ئەو پرسیارە با ڕێگەی دووەم بەکاربینی یاسای POHش ببینەوە دەمانگۆ PH کۆ POH یەکسانە بە چ؟ یەکسانە بە چواردە یەکسانە بە چواردە. ئەو یاسایە دەمانگۆ بەکاردێت دۆگۆڕینی PH لۆ POH یان POH لۆ PH کەواتە POHەکەی دیاری دەکەین دەرین کەواتە POH یەکسانە بە چ؟ POH یەکسانە بە چ؟ چواردە کەم PH و یەکسانیشە چواردە کەم 11 کەواتە POHەکە دەکاتە چەند؟ دەکاتە 3 ئەو POHمان دۆزیەوە. ئەو POHەی دۆزیتەوە جە دەیگۆڕی دەکەیە چ دەکەیە OH سالب دەرین خستی OH سالب دەکاتە دەتوان سالب POH خستی OH سالب دەکاتە دەتوان سالب POH ئەوەی دەیکەمە ناو لاکێشە عنیەوە یاسایەکانە POHەکەی لە جێدانەوەی دۆزیتەوە دەرین دەکاتە دەتوان سالب 3 مۆلاری کەواتە مامۆستا خستی OH سالب دەکات دەتوان سالب 3 مۆلاری. ئەگەر گیراوەکمان هەبی PHەکەی 11 بیتن یعنی دەتوان سالب 3 مۆلاری چی تێدایە؟ ئایۆنی هایدۆکسیدی تێدایە. ئەوەش بەنسبەت ئەو پرسیارە کە هەمان بوو لەسەر دۆزینەوەی خستی چ؟ خستی OH سالب. ئەو پرسیارەی بنەوە ئەو شێوە پرسیارە گرنگە لە ئیمتیحانی وزاری دائیمەن پرسیاری لێ دێتەوە لە پێشەوەش هەمان بوو پێچەوانەی ئەوە بزانە لێرە دەرێ خستی تفتەکە چەندە؟ خستی تفتەکەی دەوێتن لە پێشەوە خستی تفتەکەمان دەدا دەمانگۆڕی دەمانکردە PH وەکو بە بیرینانەوە بۆ نمونە دەمانگۆ NaOHمان هەیە یەک جاران دەتوان سالب 4 مۆلاری ئایا PHەکەی چەندە؟ یان بۆ نمونە دەمانگۆ H2SO4مان هەیە خەسیەکەمان دات و ئایا POHەکەی چەندە؟ ئێستا لێرە لەو پرسیارە PHی دایتەمە دەرێ PHی CaOH بایت و 8.7 ئایا خستی ئایۆنی هایدۆکسی چەندە؟ PHەکەی دایتەمە PHەکەی دەرێ 8.7 ئایا خستەکەی چەندە؟ خستەکەی چەندە؟ ژمارەی مۆڵی چەندە؟ بارستەی چەندە؟ دەتوانانی هەموو شتەکان پێبی دۆزیەوە. ئێستا ئەمە چمان هەیە PHەکەمان هەیە دەرێ PHی ئەو ئاوێتەیە PHەکەی یەکسانە بە 8.7 ئایا خستەکەی چەندە؟ ئایا مۆلاری CaOH بایت و چەندە؟ وتمان ئەو شێوە پرسیارانە گرنگە دائیمە لە ئیمتیحان پرسیاری لێ دێتەوە. PHەکەی دایتەمە مامۆستا PHەکەی یەکسانە 8.7 دەرێ خستی CaOH بایت و بدۆزەوە خستی ئەو تفتەیەمان نییە. چ بکەین سەرەتا دێین PHەکەی دەگۆڕین مامۆستا ئەو PHەی هەیتم دەگۆڕم دەیکەمە چ؟ H3O موجەب
ئێشتری ئۆ موجب بەو یاسایی کە تازە وەرماگرت لەسەرێ پێچەکە لێرە ژمارەی تەواو نییە پۆینتی لەگەر 8.7 ئەتیادیە لەسەرێ ئەوانی وەرمانگرت پێچەکان ژمارەی تەواو بوو بۆ نمونە 3 بۆ نمونە 10 بۆ نمونە 11 بەڵام لێرە ژمارەی تەواو نییە ئێستا لەبەرەوەی حاسیبەی بەکاردەینی پێچەکە ژمارەی تەواو بیان تەواو نەبی بە حاسیبە یەکسەر نەتیجەکەی وەردەگری پێشتر کە حاسیبە نەبوو ئەنتیلۆگارتم دەدا دەمانگۆ پێچەکەی نزیک بکەوە لە ژمارەیەکی تەواو لە خۆی گەورەتر کەمی بکەوە ئەنتیلۆگارتمی نەتیجەکەی وەربگرە بەڵام ئێستا لەبەرەوەی حاسیبە یەکسەر بە حاسیبە نەتیجەکەی دەردەینی کەواتە مامۆستا سەرەتا ئەو پێچەی هیچمان دەی بیگۆڕین بیکەینە چ بیکەینە ئێشتری ئۆ موجب ئێشتری ئۆ موجبەکەش دەگۆڕین دەیکەینە چ دەکەینە ئۆ ئێش سالب ئەو جە دەبیتە چ دەبیتە خەستی تفتەکە کەواتە دەبی بەو هەنگاوانە تێپەڕی لۆی خەستی تفتەکە بدۆزیەوە ئەگەر ناوی لێنین ڕێگەی یەکەم ڕێگەی دووەم بۆ نمونە دەتوانی وابیکەی مامۆستا پێچەکە دەگۆڕم دەکەمە چ دەکەمە POH ئەوە هاش تەواوە پرسیارەکە دەیکەمە چ دەیکەمە POH POHەکە دەگۆڕم مامۆستا دەیکەمە چ دەیکەمە OH سالب ئەو جە OH سالبەکەی دەکەیە چ دەکەیە تفتەکە کەواتە هەموو جارێگە تفتت هەبوو دەیبیکەی OH لۆ دۆزینەوەی تفتیش دەبی چمان هەبیتن OHەکەی دیاری بکەین کەواتە فکر لەوەی دەکەیەوە ئەو پێچەی هەیتت بیگۆڕی بیکەیە OH PH نابیتە OH دەبی بیکەینە POH ئەو جە بیکەینە OH یان دەی بیکەینە چ بیکەینە ئێشتری ئۆ موجب ئەو جە بیکەینە OH کە OHەکە دیاری کرد ئەو جە دەبیتە تفتەکە کەواتە چ بە ڕێگەی یەکەم حەریکەی یان ڕێگەی دووەم فەرقی نییە نەفسی شتە ئەمن ئەو ڕێگەی بەکاردەینم دێم ئەو پێچەی هەیتمان دەیکەمە چ دەیکەمە ئێشتری ئۆ موجب دەرێم ئێشتری ئۆ موجب ئێشتری ئۆ موجب دەکاتە دەتوان سالب PH ئێشتری ئۆ موجب دەکاتە دەتوان سالب PH و یەکسانیشە بە دەتوان سالب 8.7 دەتوان سالب 8.7 لەسەری ژمارەکان تەواو وازمان لێ دەینە ئێستا بە حاسیبەی دەنووسی دەتوان سالب 8.7 یەکسەر لۆ دەکاتە ژمارەی تەواو یعنی خەستیەکەت بەو شێوەی دەداتێ ئێشتری ئۆ موجب کەواتە خەستی ئێشتری ئۆ موجب یەکسانە بەچێ دوو جاران دەتوان سالب 9 مۆلاری خەستی ئێشتری ئۆ موجب دوو جاران دەتوان سالب 9 مۆلاری کەواتە بە حاسیبەکەت تابیانی خۆشەویست دەنووسی دەتوان سالب 8.7 یەکسانەی لێدە یەکسەر ئەو نەتیجەت دەداتێ وەکو باسمان کرد ئەگەر لە پرسیار ئەنتیلۆگارتمیشیدا بۆ نمونە ئەنتیلۆگارتمی 0.3 دەکاتە 2 ئیشت پێ نابی ئێستا لەبەرەوەی حاسیبەیە یەکسەر بە حاسیبە نەتیجەکەت داتێ کەواتە مامۆستا ئەو ڕێگەم بەکارینا پێچم کردە ئێشتری ئۆ موجب دوای دەبی بیکەینە OH سەمان ئێشتری ئۆ موجب نابیتە تفت ئێشتری ئۆ موجب دەبیتە ترش دەبیتە ئێشتری ئۆ موجب تفتیش دەبیتە OH دەبیتە تفت کەواتە ئێستا دێم دەیگۆڕم دەیکەمە OH سالب دەرین OH سالب جاران ئێشتری ئۆ موجب جاران ئێشتری ئۆ موجب دەکاتە یەک جاران دەتوان سالب 14 وەکو گۆتمان ئەو یاساش بەکاردێت بۆ گۆڕینی OH بۆ ئێشتری ئۆ موجب یان بە پێچەوانە ئێشتری ئۆ موجب بۆ H ئێستا OHەکەمان نییە کەواتە دەرین خەستی OH سالب دەکاتە چ خەستی OH سالب دەکاتە یەک جاران دەتوان سالب 14 لەسەر خەستی ئێشتری ئۆ موجب و یەکسانیشە یەک جاران دەتوان سالب 14 لەسەر دوو جاران دەتوان سالب 9 ئەوەش دابەش بکە بە حاسیبەی دەتوان سالب 9 دەتوان سالب 14 دەکات دەتوان سالب 5 یەک لەسەر دووش یعنی 0.5 دەتوانین وا بنووسین کەواتە خەستی OH سالب یەکسانە 5 جاران دەتوان سالب 6 مۆلاری 5 جاران دەتوان سالب 6 مۆلاری کەواتە هێشتا نەگەیشتنە خەستی تفتەکە ئێشتری ئۆ موجبمان دیاری کرد OHمان دیاری کرد ئەو جە دەڕۆین دەگەینە چ دەگەینە خەستی تفتەکە دەکرێت لە امتحان وا لۆت بێتەوە پێچەکەی ئەوەندەیە ئێشتری ئۆ موجب چەندە OH سالب چەندە بە هەڵبژاردن بداتێ کام لەمانە ڕاستە کام لەمانە دەردەچیتن ئێشتری ئۆ موجب دوو جاران دەتوان سالب 9 OHەکەمان دیاری کرد 5 جاران دەتوان سالب 6 ئەو جە دێم دەیگۆڕم دەیکەمە خەستی تفتەکە ئەو یاسایی لە سەرەتا هەمان بوو دەمانگۆ OH سالب یەکسانە خەستی تفتەکەمان لێرە CaOH by 2 جاران ژمارەی OH سالبی تفتەکە جاران ژمارەی OH سالبی تفتەکە کەواتە لێرە ئەو خەستیەمان نییە خەستی تفتەکەمان نییە دەرێن خەستی CaOH by 2 دەکاتە چ خەستی OH سالب لەسەر ژمارەی OH سالبی تفتەکە
لەسەر ژمارەی ئۆش سالبی تفتەکە ئاگدار بەوە خستی ئۆش سالبە ئەوە ئۆش سالبی تفتەکەی مەبەستم ئەوەی ئۆش سالب تفتەکە یعنی ئەو دووە نەچی لەگەر یەکتر کورتی بکەیەوە ئۆش سالبەکە دیاری کردەوە تا ئەو ژمارەیە لێرەی دانێ 5 جاران دەتوان سالب 6 5 جاران دەتوان سالب 6 وتمان ئۆشەکە چەندە لە تفتەکەی مامۆستا دووە دابەشی بکە دەرێ کەواتە خستی CaOH by 2 لەو گیراوە دەکاتە چەند 2.5 جاران دەتوان سالب 6 مۆلاری کەواتەوە خستیەکەمان دۆزیەوە 2.5 جاران دەتوان سالب 6 مۆلاری وەڵامی ڕاست بووە چێ وەڵامی ڕاست بووە لە قیسیەکە کەواتە ئەو شێوە پرسیارە ئاگدار بە گرنگە لە پێشەوە دەمانگۆ خستی تفتەکەمان هەیە ئایا پیەچەکە چەندە ئێستا بۆ نمونە 2.5 جاران دەتوان سالب 6 دەتوانی بیگۆڕی بکەیەوە پیەچەکەی ئەو ژمارە دەردەچی ئەلێرە پیەچەکەی دایتەمە دەرێ ئایا خستی تفتەکە چەندەوە خستیەکەمان دۆزیەوە ئەوجە دەکرێت پرسیارەکە بۆ نمونە لۆت فراوانتری بکاتن ئایا ژمارەی مۆڵەکان چەندە طبعا قەبارە دەداتێ ژمارەی مۆڵەکان بەستی لێ دەکەی جارانی دەکەی یەکسەر دەبیتە مۆڵەکان ئایا بارستەکەی چەندە دەتوانی بارستەکەشی دیاری بکەیت کەواتە ئەو شێوە پرسیارە ئاگدار بە زۆر گرنگە لە ئیمتیحانی وزاری زۆر دووبارە بوویتەوە پرسیاری پاشەوی هەر نەفسی پرسیارە بەس ئەو جارە لە زیاتی خستەکەی دەرێت چ دەرێ مۆڵەکەم لۆ دیاری بکە ئەو جارە لە زیاتی خستەکەی دەرێ مۆڵەکەم لۆ دیاری بکە دەرێت چ دەرێ BaOH بایتومان هەیە ئایا ژمارەی مۆڵەکانی چەندە دووبارە چی دایتە تو pHی دایتە تو یعنی ئەو پرسیارە وەکو پرسیارەکەی ترە بەس ئەلێرە لەوێ دەیگۆ خستیەکەی چەندە ئەلێرە دەرێ مۆڵ چەندە مۆڵ کە دەرێ مۆڵ چەندە کەواتە دەبی قەبارەی گیراوەکەت بداتێ یعنی ئیشت بەو یاسایی دەبیتەوە ئەو یاسای خۆمان هەبوو مۆلاری مۆڵ لەسەر لتر ئەوەی لە پۆلی 11 خیندێتت پێچەکەی دایتەمە دووبارە پێچەکەی دایتەمە دەرێدەیە ئایا خستەکەی چەندە گوتمان چ بکەین مامۆستا پێش دەگۆڕم دەکەمە چ دەکەمە H3O موجب پێش دەگۆڕم دەکەمە H3O موجب مامۆستا H3O موجب دەگۆڕم دەکەمە OH سالب هەمان ڕێگەی پرسیارەکەی تر OH سالبەکە دەگۆڕم دەکەمە چ دەکەمە خستی تفتەکە لەوێ CaOH بایتر بوو ئەلێرە چیە ئەلێرە BaOH بایتووە ئەلێرە BaOH بایتووە ناوی لێنین ڕێگەی یەکەم ڕێگەی دووەم گوتمان چ دەکەی مامۆستا دەیکەمە POH مامۆستا POHەکەی دەگۆڕم دەکەمە چ OH سالب کەواتە پێش تفتەکە هەدەبی OH سالبمان هەبی ئەوجە OH سالبەکەی دەگۆڕین دەکەینە چ مامۆستا دەکەینە خستی تفتەکە چ ڕێگەی یەکەم چ ڕێگەی دووەم دوای کە خستی تفتەکەت دۆزیەوە ئەوجە دەیگۆڕی دەیکەیە چ دەیکەیە مۆڵ دەیگۆڕی دەیکەیە چ دەیکەیە مۆڵی پرسیارە ئەوەش وەکو پرسیارەکەی ترە بە ڕێگەی دووەم بەکاربینین ئەو جارە حەز دەکەی دەمانگۆ pH کۆ POH یەکسانە بە چ یەکسانە بە 14 POHەکەی دیاری دەکەین دەرێن کەواتە POH دەکاتە چ POH یەکسانە 14 کەم pH و یەکسانیشە 14 کەم دا کەواتە POHەکەی دەکاتە چەند POHەکەی دەکاتە 4 ئەوە POHمان دۆزیەوە ئەو POHەی دۆزیمانەوە دەیکەینە OH سالب دەرین OH سالب خستی OH سالب دەکاتە چ دەتوان سالب POH خستی OH سالب دەکات دەتوان سالب POH کەواتە خستی OH سالب دەکاتە چ دەتوان سالب 4 مۆلاری ئەوە OH سالبمان دیاری دەین دەیگۆڕین دەیکەینە خستی تفتەکە دەمانگۆ OH سالب دەکاتە خستی تفت ئەلێرە BaOH بایتووە خستی تفت BaOH بایتوو جاران ژمارەی OH سالبی تفتەکە جاران ژمارەی OH سالبی تفتەکە خستیەکەت نییە خستیەکەی بینە دەرێ خستی BaOH بایتوو یەکسانە بە چ یەکسانە خستی OH سالب لەسەر ژمارەی OH سالبی تفت و یەکسانیشە خستیەکەمان دۆزیەوە ئەوتە لێرەی دادنێ یەک جاران دەتوان سالب 4 دابەش چ دابەش 2 یعنی تفتەکە 2 OH تێدا ئەو دۆشە لێرە دادنێ دابەش 2 دەکاتە 0.5 جاران دەتوان سالب 4 یان بنووسین 5 جاران دەتوان سالب 5 مۆلاری کەواتە ئەگەبری خستیەکەەوە خستیەکەمان دۆزیەوە گوتمان یەک دابەش 2 دەکات 0.5 جاران دەتوان سالب 4 یان 5 جاران دەتوان سالب 5 مۆلاری ئەو پرسیارە دەرێ مۆڵەکەم لۆ بدۆزەوە دێن دەیگۆڕین دەیکەینە مۆڵ دەرین مۆلاری دەکاتە مۆڵ لەسەر لتر مۆڵ لەسەر قەبارەی گیراوە کەواتە مۆڵەکەمان نییە مامۆستا مۆڵ یەکسانە بە چ مۆلاری جاران لتر مۆلاریەکەوەتە دۆزیمانەوە لێرەی دانێ
5 جاران دەتوان سالب 5 قەبارەکە لە پرسیارەکەی دایتەمە دەرێت چەندە قەبارەکە دوو لتر جارانی دوی دەکەیت دەکاتە چەند دەکاتە 10 جاران دەتوان سالب 5 چ مۆڵ یان بنووسین 1 جاران دەتوان سالب 4 چ مۆڵ کەواتە ئەوە ژمارەی مۆڵەکانی بیایەوەش باوتمان دۆزیەوە گۆتمان دەکاتە چ دەکاتە 1 جاران دەتوان سالب 4 مۆلاری ئەوە بەنسبەت ئەو پرسیارەش لەسەر دۆزینەوەی چ خستی ئایۆنی هایدرۆنیوم یان ئایۆنی هایدرۆکسید یان خستی تفتەکە یان خستی ترشەکە ئەگەر چمان هەبوو pH یان pOHمان هەبوو هەندێک پرسیارماندانە لەو دی وەکوواجە ئەو پرسیارانە دەتوانیت خۆت استیفادە لێ بکەی حەلی بکەی هەر شێوەی مەیە پرسیاری یەکەم دووەم مەجموعە پرسیارەکە هەندێک پرسیاری وزاریە استیفادەی لێ دەکەی هەندێک پرسیارمان هەیە بزانە pH ئەلێرە بە پۆین دایتی یان برین ژمارەی تەواو نییە 7.52 ئەنتیلۆگارتمیدایە ئێستا ئیشت بە ئەنتیلۆگارتمی نابی لەبەرەوەی حاسیبە یەکسەر بە حاسیبە نەتیجەکەت دەداتێ لێرەش ئەگەر تەمەشا بکەین بۆ نمونە ئەو پرسیارە دووبارە ئەنتیلۆگارتمی دایتەمە pHەکەی ژمارەی تەواو نییە بە پۆینتەوە پرسیارانە ئێستا ئیشت پێ نابیتن یەکسەر دەتوانی بە حاسیبە نەتیجەکەی بینیە دەرێ آخر بابەت پێداچوونەوەی کەرتەکە ژمارکاری pH و هێزی ترش و تفت ئەو پرسیارانەی ئەمە حەڵمان کرد بۆ نمونە هایدرۆنیۆممان دۆزیەوە هایدۆکسیدمان دۆزیەوە pHمان دۆزیەوە pOHمان دۆزیەوە خستی ترشەکە یان خستی تفتەکە ئەوە تایبەت بوو بە ترش و تفتی بەهێز ئەگەر ترشە چیلاوازیان تفتە چیلاوازمان هەبوو ناتوانین ئەوها پرسیارەکان حەڵ بکەین ناتوانین ئەو یاسایانە بەکاربینی لەبەرچە لەبەرەوەی ترشە لاوازەکان یان تفتە لاوازەکان بە تەواوی نائەوێنێن کەم دائەوێنێ دەرێ پێویستە بەکردەیی کە دوای دێنە سەرێ pHەکان دیاری بکەین بەهۆی pH میتەر ئەوجە کە pHمان دیاری کرد دەین دەیگۆڕین بۆ نمونە دەیکەینە هایدرۆنیۆمیان دەیکەینە چ دەیکەینە هایدرۆکسید وەکو تێبینی ترشە چیلاوازیان تفتە چیلاواز ناتوانین ئەوها پرسیارەکان حەل بکەین لەبەرەوەی کەم دائەوێنێت پێداچوونەوەی کەرتەکە پرسیارەکان پێتانمان گوتی ئەگە بە خێرایی بیرێنەوە دەرێ خستی ئایۆنی هایدرۆنیۆم و ئایۆنی هایدرۆکسید چەندە لە 25 پلەی سیریزی وەکو گوتمان لە وزاریش پرسیاری لێ هاتیتەوە مامۆستا هایدرۆنیۆمەکە دەکات دەتوان سالب 7 هەروەها مامۆستا هایدرۆکسیدەکەش چەندە هایدرۆکسیدەکەش دەکاتە دەتوان سالب 7 خستی ئایۆنی هایدرۆنیۆم دەتوان سالب 7 ئایۆنی هایدرۆکسیدیش دەتوان سالب 7 پەیژەی ڕەنووسی هایدرۆژیممان هەبوو دەمانگۆ لە 0 لۆ 14 ڕەنووس کرایە لەبەر چ دەرێن لەبەرەوەی لە گیراوەکان خستی ئایۆنی هایدرۆنیۆم دەکەوتە نێوان دەتوان 0 هەروەها دەتوان چەند دەتوان سالب 14 دەتوان 0 ئەگەر سالب لۆگارتمەکەی لۆر بگری دەکاتە 0 یعنی 1 سالب لۆگارتمەکە دەکات 0 ئەلێرەش دەکاتە 14 لەبەرەوەی خێسەکەی لە نێوان ئەو دووەیە دەرێ ئەگەر pH 7 بوو هاوکێشە بەڵێ ئەگەر pH 7 بوو هاوکێشە لەبەرەوەی خستی ئایۆنی هایدرۆنیۆم و هایدرۆکسید یەکسانن هەروەها pH و pOH یەکسان دەکاتە چەند دەکاتە 7 ئەو پرسیارە لۆتانمان حەڵ کردیە ترشەکەی دایتەمە دەرێ ئایHO موجب چەندە ئایOH سالب چەندە pH چەندە کە ترشەکەی دایتە تو لەبەرەوەی یەکێکی تێدایە یعنی دەکاتە خستی ئایۆنی هایدرۆنیۆم کە هایدرۆنیۆم دۆزیەوە دەکەی هایدرۆکسید دەکا یەک جاران دەتوان سالب 14 دا بەش ئەوە دەیکەیە pH سالب لۆگارتمی چ HO موجب یعنی ئەو پرسیارانە پێتانمان گوتیە نوێ نییە فکرەکانی ئەو پرسیارەش تازە لۆتمان حەل کرد دەرێ CIO و خستەکەی چەندە ئەگەر pH 7 بی ئەمە 8.7 ماندانە پرسیارەکەمان حەل کرد یعنی ئەو شێوە پرسیارە ئاگادار بە گرنگە لۆ دێتەوە گوتمان خستی دەداتێ دەرێ pH چەندە یان pH دایتە تو دەرێ خستیەکەی چەندە دەرێ خستی ئەو تفتەیە چەندە ئەمە لەو دوی حەڵمان کرد pHەکە 8.7 ماندانە لە ئیمتیحانی وزاری ئەلێرە دەرێ 8 دەتوانی HO موجب OH سالب خستیەکەش بدۆزیەوە پرسیاری شەشەمیش پرسیارێکی باشە ئەو سێ ترشەی دایتە تو هەر سێکی ترشە هەمان خستیانەیە دەرێ لۆم ڕێزی بکەوە بە پێی بەهای pH لە بچووکەوە بۆ گەورە ئەگەر بە بێردماوی دەمانگۆ هەرچەندە ترشەکە بەهێزتر بی pHی کەمتر دەبیتن کەواتە ئێستا لێرە HF لەبەرەوەی ترشەکی لاوازە یعنی pHی لەوانە لە هەمووی زیاترە دەرێن HF pHەکەی لە هەمووی زیاترە ئەگەرەوە 4 بیتن ئەوانی تر کەمترە H2SO4 ترشەکی بەهێزە H2SO4 ترشەکی بەهێزە HClش ترشەکی بەهێزە بەڵام لەبەر ئەوەی ئەوە دوو ئێکی تێدایە یعنی pHی کەمترە لەوەی یعنی HClەکە pHەکەی زیاترە کەواتە مامۆستا HFەکە دوای HClەکە دێتن ئەوجا H2SO4ەکە دێتن لەبەرەوەی هایدرۆنیۆم زۆرە کەواتە pHی کەمە یعنی ئەگەر وا دانێن بۆ نمونە pH لێرە 1 بیتن لەوانەیە لێرە وەکو نمونە 2 لەوانەیە لێرە بۆ نمونە چیە 4 کەواتەوە ڕیزمان کرد بە پێی چ بە پێی زۆربوونی pH
لە بچووکەوە بۆچێ بۆ گەورە HF-ەکە پێچی لە هەمووی زیاترە. ئەوە بەنسبەت ئەو پرسیارانە لە کەرتی یەکەم کە هەمان بوو. ئیشەئەڵڵا لە دەرسەکانی داهاتوو دەچینە سەر دیاریکردنی هایدرۆژینە ڕەنووس لەگەر سەنگاندن. هیوادارین سوودتان وەرگرتبی بە هیوای سەرکەوتن.